سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان وشکبوونی بەنداوی بەردەڕەشی دێولان ناڕزایەتی خوازیارانی مەسکەنی میلی ئیلام دەستبەسەرەکانی دوو هاوڵاتی لە بۆکان و مەهاباد مانگرتنی 6 بەندکراو لە زیندانی ئەڤین و گیانەدەستانی لانیکەم 7 کەس بەهۆی هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە. وشکبوونی بەنداوی بەردەڕەشی دێولان بەپێ راپۆرتەکان بەنداوی بەردەڕەشی دێولان بەهۆی نەبوونی باران و هەروەها کەم تەرخەمی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی وشک بووە. بەپێ راپۆرتەکان بەنداوی بەردەڕەشی دێولان 18 ساڵ پێش ئێستا بەمبەستی بەکارهێنانی باشتری سەرچاوە ئاویەکانی شاری دێولان و گوندەکان ساسکرا، بەڵام بەهۆی بەکارهێنانی زیاتر لە پێویستی ئاوی ئەو بەنداوە و هەروەها لە خوارەوە بوونی ڕێژەی بارینی باران لە کوردستان و ناوچەکە ئەو بەنداوە وشک بووە. شایانی باسە لە مانگەکانی ڕابردوودا بەهۆی ناکارامەیی بەرپرسانی ڕژیم و هەروەها سازکرانی ژمارەیەکی زۆر بیری ئاو لە کوردستان زۆربەی سەرچاوە ئاویەکانی وشک بوون و دۆخی ژیانی خەڵک لە خراپیدایە. بەرزبوونەوەی ڕێژەی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر مهری خۆسرەوی زادە. مهری خۆسرەوی زادە بەڕێوەبەری پێشووی قوسابخانەی فێردۆسی جوانڕۆ سەرەڕای دوورخستنەوەی لە پلە و پایەکەی لە مافی وەرگرتنی بەرپرسیارەتیەکی نوێ بێبەش کراوە. ئەو هاوڵاتیە بەهۆی ئەجرای سرودی ڕێخەبات و بەتەنیا جێمەهێڵن لەلایەن قوتابیانی قوتابخانەی فێردۆسی شاری جوانڕۆ لەلایەن دادگای پێڕاگەیشتن لەسەر تۆمەتەکانی وەزارەتی ئامۆزش و پەروەردەشەوە لە بەرپرسیارەتی ئەو قوتابخانەیە دوورخرایەوە. شایانی باسە سەرەڕای دوورخستنەوەی ئەو هاوڵاتیە لە پلە و پایەکەی لە مافی وەرگرتنی بەرپرسیارەتیەکی نوێ بێبەش کراوە و هەروەها بارەها لەلایەن هێزەمنیەکانی ڕۆژیمەوە بانکێشت و لێپرسینەوەی لێکراوە. ناڕزایەتی خوازیارانی مەسکەنی میلی ئیلام ڕۆژی ڕابردوو خوازیارانی مەسکەنی میلی لە شاری ئیلام دژ بە ڕادەزنەکرانی خانووەکانیان و هەروەها بایەخنەدانی بەرپرسان بە داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. ناڕازیان ئاماژە بەوە دەکەن کە بۆ ماوەی زیاتر لە 5 ساڵە پارەی خانووەکانیان ڕادەستی ناوەندە پەیوەندیدارەکان کردووە، بەڵام هێشتا خانووەکانیان ڕادەست نەکردوون و تەنانەت وەڵامیان نادرێتەوە. لە بەردەوامیدا خەڵکی ناڕازی خوازیاری پێڕاگەیشتنی دادپەروەرانەی ناوەندە قەزاییەکانی ڕژیم لەسەر دۆسیە گەندەڵی بەرپرسانی پرۆژەی سازکردنی مەسکەنی میلی لە ئێران ڕادەستکرانی خانووەکانیان و هەروەها بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانیان بوون. دەستبەسەرکردنی دوو هاوڵاتی لە بۆکان و مەهاباد ڕۆژی سێشەممە 6 خەزەڵوەری 1404 هەتاوی دوو هاوڵاتی لە شارەکانی بۆکان و مەهاباد لەلایەن هێزەکانی ئێدارەی ئیسڵاتەوە دەستبەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بەپێ راپۆرتەکان ئەو دوو هاوڵاتیە بەناوەکانی خزر ڕەسوڵ مەرەوەت و فەتاح یوسفپور بە هێرشی هێزەمنیەکانی ڕژیم بۆ سەرماڵەکانیان دەستبەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. شانی باسە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەی ئەو دوو دەستبەسەرکراوە لەسەر شوێنی ڕاگرتن و دۆخی تەندروستیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دوو هاوڵاتیە زانیاریەک لەبەردەستانیە. توندوتێژی دژ بە قوتابیەک لەلایەن جێگری بەرپرسی قوتابخانەیەک لە شاری بۆکان ڕۆژی دووشەممە 5 خەزەڵوەری 1404 هەتاوی بەهۆی لێدانی قوتابیەک لەلایەن جێگری بەرپرسی قوتابخانەی دکتۆر باهۆنەری بۆکان ئەو قوتابیە ڕەوانەی نەخۆشخانەکرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئاروین پەرچەویان قوتابی پۆلی سەرەتایی لە قوتابخانەی دکتۆر باهۆنەری بۆکان ئەو قوتابیە دژ بە توندوتیژی دژ بە براکەی لە قوتابخانەکان ناڕزایەتی دەربڕیوە کە لەلایەن بەرپرسانی ئەو قوتابخانەیەوە لێدراوە و ئێستا دۆخی تەندروستی لە خراپیدایە. بەپێ دوایین هەواڵەکان بنەماڵی ئەو منداڵە داوایان لە ناوەندە قەزاییەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی کردووەکە بە شێوازێکی دادپەروەرانە
دەستێوەردانی ئەم دۆسیە بکەن و خوازیاری سزادانی تاوانباران بوون. ئازادی کاتی ئەیوب جەوانپور لە زیندانی ناوەندی شاری سەقەس. ڕۆژی سێشەممە 6 خەزەڵوەری 1404 هەساوی ئەیوب جەوانپور چالاکی مەدەنی خەڵکی شاری سەقەز بە دانانی بارمتە بە شێوازێکی کاتی لە زیندانی ناوەندی ئەو شارە ئازاد کرا. ناوبراو مانگی گەلاوێژی ئەمساڵ پاش هێرشی ئیسلامیە توندڕەوەکانی شاری سەقەز بۆ سەری لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئێدارەی ئیسلاحات کرا. شانی باسا و هاوڵاتیە لە چالاکانی مەدەنی ناسرا و هەروەها لە دەستبەسەرکراوانی شۆڕشی ژنجیان ئازادی شاری سەقزە و پێشووتریش بەهۆی چالاکیەکانی چەندان جار لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و لێپرسینەوەی لێکراوە. ناڕزایەتی خەڵکی شاری عێراق دژ بە مازۆتسوزی وزەخانەکان. ڕۆژی چوارشەممە 7 خەزەڵوەر کۆمەڵێک لە خەڵکی شاری عێراق دژ بە مازۆتسوزی وزەخانەکان لە بەردەم وستانداری پارێزگای مەرکەزی کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بە بەرپایی ڕێپێوانێک دژ بە ناکارامەی بەرپرسانی ڕژیم و هەروەها مازۆتسوزی وزەخانەکان ئەماژە بەوە دەکەن کە بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە خاوێنی هەوای ئەو ناوچەیە و هەروەها تەندروستی هاوڵاتیان کۆمەڵێکی زۆر لە دانیشتوانی ئەو شارە تووشی نەخۆشی بوون و خوازیاری کۆچای هاتنی مازۆتسوزی لە وزەخانەکان بوون. مانگرتنی 6 بەندکراو لە زیندانی ئێڤین. ڕۆژی سێشەممە 6 خەزەڵوەر 6 چالاکی مەدەنی ئازەربایجانی بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ڕایان گەیاندکە دژ بە ڕەوەندی نایاسایی دۆسیەکەیان مان لە خواردن دەگرن. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو هاوڵاتیانە بەناوەکانی ودود ئەسەدی، مەحموود ئۆجاغلو، مرتەزا پەروین جودا، ئایاز سەیفخا، سالار تاهێرەفشار، عەبدولعەزیز عەزیمی قەدیم لە بەیاننامەیەکدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی نەبوونی عەداڵەت لە ڕەوەندی دۆسیەکەیان و هەروەها گۆشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر بنەماڵی بەندکراوان مانیان گرتووە و جەخ لەسەرەوە دەکەنەوە کە تا کاتی وەدی هاتنی داخوازیەکانیان بەردەوام ئەبن لە ناڕزایەتی. دووە هەواڵ گیانەدەستانی لانیکەم 7 کەس بەهۆی هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە. ڕۆژی سێشەممە 6 خەزەڵوەری 1404 هەتاوی با هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر چەند ناوچەیەکی غەزە لانیکەم 7 کەس گیانیان لەدەستا و بەدەیان کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. بە پێدوایین هەواڵەکان سەرەڕای واژۆکرانی ڕێکۆتنەمەی ئاگربەستی غەزە ڕۆژی ڕابردوو ئەرتەشی ئیسرائیل لە چەند هێرشی ئاسمانیدا چەند شوێنێکی لە غەزە کردە ئامانج و بۆ هۆیەوە لانیکەم 7 کەس گیانیان لەدەستەوە و هەروەها بەپێ راپۆرتەکان ژمارەی گیانبەخت کردووان لە بەرزبوونەوەدایە. شانی باسا بەپێ ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون ئەرتەشی ئیسرائیل زیاتر شوێنی نیشتەجێبوونی ئاوارەکانی کردووەتە ئامانج و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ خوازیاری ڕاوەستاندنی هێرشەکان بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.